خۆشەویستان و ئازیزان، ئەم ژیانەی کە ئێمە تێیداین، ئەم ژیانەی کە ئێمە بۆی هاتووینە ئەم دنیایە، پێناسە و تعریفی چۆنە؟ ئەم ژیانەی ئێمە هەر کەسێک لە ئێمە ژیانمان کە دەستی پێ کردووە بە گریان دەستی پێ کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک کە لەدایک دەبێ ئیلا شەیطان ئەو کاتێک کە لەدایک دەبێ شەیطان هەر بە دەستی خۆی بە پەنجەکانی خۆی ئەدا لە هەردوو لای ئەو منداڵە بە هێز و بە قووەتی خۆی، بۆیە ئەو منداڵە لە تاوا یەکسەر هاوارەکە و ئەقیژێنەوە گری. بۆیە دەڵێن هەر مناڵی نەگری تەندروست نییە، ئەوە شەیطان ئاوای لێەکە کە لەدایک دەبێ یەکسەر هاوارەکە و ئەگری. کەواتە ئەم ژیانەی ئێمە بە گریان دەستی پێ کرد. لەبەر ئەو دەست پێوەدانەی شەیطان ئیلا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم عیسای کوڕی مەریەم و دایکی نەبێت سەلامی خوایان لەسەر بێ، شەیطان ئەو چڕنوقە ئەو پەنجەی لەو هەموو ئینسانێک داوە کە لەدایک دەبین. بۆیە هەر کەسێک لە ئێمە کە لەدایک بووینە تەماشا دەکەی یەکسەر هاوارمان کردو گریاوین. ژیانمان بە گریان دەست پێ دەکات، بە گریانی خۆمان دەست پێ دەکات، بەڵام بە گریانی کەس و کارمان لەسەرمان کۆتایی پێدێت. بەڵام کاتێک کەس و کارمان بۆمان دەگرین ئێمە گوێمان لە گریان و شیوەن و قسەی خۆشی ئەوان نییە. هەزار جار بە قوربانمان بن، هەزار جار گیان و قسەی خۆشمان بکەن، بەخوا گوێمان لێ دڵیان نییە. کەواتە ژیانمان بە گریانی خۆمان دەست پێ دەکات، بە گریانی کەس و کارمان کۆتایی پێدێت. ڕۆژێک بوو لەدایک بووین کەسە نزیکەکانمان، دایکمان باوکمان مزگێنیان بە یەکتری ئەدا مناڵمان بووە، بە پێکەنین و بە خۆشیوە لە دەوری ئێمەدا خڕبوون. بەڵام ڕۆژێکیش دێ ئەو کەس و کارەی ئەوەی کە بمێنێ بە دەوری جەنازەکەی ئێمەدا دەگرین. کەواتەم ژیانە ژیانێکی ئەوەندە گرنگ نییە کە ئێمە ئاوا چاومان بڕیوەتە. ئەم ژیانە بە جۆرێکەوە دەزانین قەت مردنمان بەسەردا نایەت. ئەو ژیانی دنیاە، ئەوە پێناسەی یەکەمی ئەم ژیانەیە. بە گریانی خۆمان دەست پێ دەکا، بە گریانی کەس و کارمان لەسەرمان کۆتایی پێدێت. ئێمە لە خۆڵ دروست بووینە و دەگەڕێنەوە بۆ ناو خۆڵ و دەژبین بە خۆڵ. لەوانەیە دوای چەند ساڵێک هەموو لاشەمان کۆ بکەیتەوە مشتێکی لە دەرنەچێ. ئەمە ژیانە، جوان بی، ناشرین بی، فەقیر بی، دەوڵەمەند بی، دەسەڵاتدار بی، بێدەسەڵات بی، خواناس بی، خوانە ناس بی، دڵنیا بە ڕۆژێک دێت لەگەڵ خۆڵەکەدا تێکەڵاو دەبێ لاشەمان، ئێسک و پرووسکیشمان دەتاوێتەوە. ئێمە لە خۆڵ دروست بووینە. خوای گەورە دەفەرمێ منها خەلەقناکم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. ئێمە ئێوەمان لە خۆڵ دروست کردووە، لە قوڕ دروست کردووە و ئێوە دەگەڕێنەوە بۆ ناو خۆڵ، جارێکی ترژە ناو خۆڵەکە دەرتان دەکەنەوە کە قیامەت. کەواتە من التراب إلى التراب. ئێمە لە خۆڵ دروست بووینەوە هەر دەگەڕێنەوە بۆ ناو خۆڵەکەیش. لە شاری مەدینە پیاوێک مرد، خەڵکی حەبەشە بوو، لە شاری مەدینە بە خاکیان سپارد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەو خۆڵەی کە دروست بووە لەو شوێنەدا نێژرا، چونکە ئەم ئادەمی زادەی کە تۆ ئیبینی ئێمە کە دروست بووینە لە خۆڵی سەر زەوی دروست بووینە. خوای گەورە مشتێک لە خۆڵی سەر زەوی هێناو لە هەموو شوێنەکان، خۆڵی سوورە، خۆڵی ڕەشە، خۆڵی سپیە، هەر ڕەنگە خۆڵەکان هەیە. بۆی ئادەمی زادەکان ڕەنگیان جیاوازە، تەبیعەتیان جیاوازە وەکو خۆڵەکان. خۆڵی ڕەش لەگەڵ خۆڵی سپی و سوورە فەرقی هەیە، هەرێکی تەبیعەتێکی و هەرێکی بۆ شتێ بەکەڵک دێ. بڕۆ لە خۆڵێکی سوورە دەخڵدان بکە وەکو ڕەشەکە نایێنێ، جیاوازە. سپیەکە بە هەمان شێوە کۆمەڵی مواصفاتی تایبەتی خۆی هەیە. ئەم ژیانەیش
ئێمە بۆ ناو خۆڵ دەگەڕینەوە جا بۆی ئێمە لە هەر شوێنێک نێژراین ئەوە ئێمە لەو شوێنە دروست بینە لەو خۆڵ پارچە خۆڵەیە کەواتە ڕۆژێک دێت ئێمە دەگەڕینەوە بۆ ناو خۆڵ و دەبین بە خۆڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو لاشەی ئادەمی زاد هەموو لاشەی خۆڵ دەیخوات ئیلا پێغەمبەران نەبێ سەلامی خوایان لەسەر بێ خوای گەورە حرامی کردووە لەسەر زەوی لاشەی ئەوان بخوات سەلامی خوایان لەسەر بێ بەڵام غەیری پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ سەحابە و تابعین و ئێمەش و هەموو کەسێکی تریش لە خۆڵ دروست بووینە هەردوو بارە دەبینەوە بە خۆڵ ئیلا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئیلا عەجبە الذەنب ئیلا کلێنچکە نەبێ ئێسکی کلێنچکە هەیە لە کۆتایی بڕبڕێ پشتایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسان لەو کلێنچکەیەوە دروست بووە خوای گەورە دروستی کردو گەشەی پێ کردووە و کاتێکیش کە زیندوو ئەبێتەوە ئەو کلێنچکەی هەر دەمێنێ لەوەشەوە زیندوو دەبێتەوە کەواتە براکانم خوشکە بەڕێزەکانم ئەوە بزانن ئێمە دەگەڕینەوە بۆ ناو خۆڵ و خۆڵدامان ئەپۆشێ و کەسوکاریشمان بەجێمان دەهێڵن کەواتە ئەوت لەبیر نەچێ کە دەتەوێت خیانەت بکەی کە دەتەوێت غەش بکەی کە دەتەوێت حرام بخۆی کە دەتەوێت خوا نەناسی ئەوت لەبیر نەچێ ڕۆژێک دێ لەژێر ئەو خۆڵەدا دادگای دەکرێی بەڵام ئەوە نیە بڕۆیت ببیتە خۆڵ و کۆتایی بە هەموو شتێک بێ نە ژێر ئەو خۆڵە سەرەتای هەموو خۆشیەکە بۆ ئیماندار سەرەتای هەموو ناخۆشی و بەدبەختیەکە بۆ ئینسانی بێباوەڕ و خراپەکار کەواتە ئێمە دەگەڕینەوە بۆ ناو خۆڵ هەمومان دەگەڕینەوە هەمومان ئەو سەفەرمان لەبەرە و هیچ کەسێکیش ناتوانێت ئینکاری ئەو سەفەرە بکات کە مادەم ئینکاری ناکرێ و 100% تەئکیدی لەوە ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی ئەمڕۆ ژیانی دنیا چییە؟ بە یەکگەیشتنە پاشان لە یەکجیابوونەوەیە ڕۆژێک بوو ئێمە لەدایک بووین بە کەسوکاری خۆمان شاد بووینەوە بەڵام ڕۆژێکیش دێ ئێمە لە کەسوکارمان جیا دەبینەوە و کەسوکاریشمان لە ئێمە جیا دەبێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل هاتە خزمەتی سەلامی خوای لەسەر بێ فەرمووی وأحبب من شئت فإنك مفارقه ئەی محەممەد صلی الله عليه وسلم کێت خۆشەوێ خۆشت بوێ بەڵام دڵنیا بە لێجیا بیتەوە هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک خۆشەویست و ئازیزمان لەژێر خۆڵا بەجێهێڵاوە زۆرێکمان کوا باوکمان کوا دایکمان کوا نەنک و باپیرەمان کوانێ مامە و خاڵۆکانمان کوا برادەرەکان و دۆستەکان و دراوسەکانمان خزمەکانمان هەمویان ڕۆشتن هەمویان چوونە ژێر خۆڵە و خوالیان خۆش بێ ئێمەش بە هەمان شێوە دەڕۆینە ژێر خۆڵەوە بۆی لە قەبرستانەکان هەمومان کۆمەڵێک ئازیزمان بەجێهێڵاوە ڕەحمەتی خۆیان لێبێت دەی جاران دەڕۆشتین بۆ ماڵی باوکمان نەما زۆرێکمان با باوکمان نەماوە ماڵی دایکمان نەماوە کوا جاران دەڕۆشتی بۆ لای باوکت ئێستا بۆ لای گۆڕەکەی باوکت دەڕۆی دەڕۆشتی بۆ لای دایکت ئێستا بۆ لای گۆڕەکەی دایکت دەڕۆی دەڕۆشتی بۆ لای کوڕەکەت ئێستا بۆ لای گۆڕی کوڕەکەت ئەڕۆی بۆ لای گۆڕی کچەکەت براکەت خوشکەکەت خاڵۆکەت مامەکەت ئەوەیە ژیان ئەوەیە ئەو پێناسەی ژیانە بە یەکگەیشتن و لە یەکجیابوونەوەیە بۆیە بزانە لەم دنیادا چی دەکەی زەواج دەکەین ژن دەهێنین مناڵمان دەبێت دەبینە دایک و باوک دوایەکە تەمەەن باقیمی دەبینە باپیرە و نەنک ئەمجا دوایەوە بۆ مردن و بۆ ژێر خۆڵ کەواتە ئەم ژیانە هیچ نییە بە یەکگەیشتنێکە و دوایی لە یەکجیابوونەوەیەکە جا ئەگەر ئینشاڵڵا ئەهلی تەقوا بین ئەگەر ئیماندار و ئەهلی بەهەشت بین دووبارە لە بەهەشت یەکتر دەگرینەوە بە ئیزنی خوا لەگەڵ هەموو کەسوکاری و خۆشەویستەکانی خۆماندا کە ئێستا مردن و لە مولاش دەمرن کەواتە ژیان ئەوەیە کە دەیبینین بەخوا شایستەی ئەوە نییە قیامەتی خۆتی بۆ بدۆڕێنی یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای بە بەهەشتیان شادکە یا رب العالمین الحمد لله
والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پرسیارە لە ئیمامی عەلی کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێناسە و تعریفی دنیامان بۆ بکە. فەرمووی حەلالها حیساب وحرامها عذاب. ئەمە پێناسەی ژیانە. ئەوەی کە بە حەڵاڵی پەیدای ئەکەی محاسبەت دەکرێی لەسەری. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هیچ کەسێک ناڕواتە بەهەشتەوە حتا پرسیاری لێ نەکرێ ئەو ماڵەت چۆن پەیدا کرد وە لە چیدا سەرفت کرد. کەواتە محاسبە دەکری. ئەگەر حەڵاڵ بێ محاسبە دەکری لەسەری. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە محاسبەی قورس لەسەر دوو تاقمە، دوو کۆمەڵ قورسترین محاسبە دەکرێن. ئەوانەی کە دەوڵەمەندی گەورەن، ئەوانەی کە دەسەڵاتدارن. دەسەڵاتدارەکان یەک بە یەک لەسەر زوڵمەکانیان محاسبە دەکرێن، دینار بە دینار، فلس بە فلس. دەوڵەمەندەکانیش بە هەمان شێوە لەسەر ئەو سەروەت و سامانەی کە خوا پێیانی بەخشیوە محاسبەی قورس دەکرێن. شدة العذاب، شدة الحساب بۆ ئەوانەیە. هەم عذابێکی بە ئێش و ئازار دەچێژن، هەم محاسبەیەکی قورسش دەکرێن ئەوانەی کە لە محاسبەی خوا ڕزگاریان نەبێ. کەواتە ئەوەی کە بە حەڵاڵی پەیدای دەکەی، ئیمامی عەلی دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ محاسبە دەکرێی لەسەری. ئەوەشی بە حرامی پەیدات کردووە، بە غەش و خیانەت و فڕوفێڵ پەیدات کردووە، دڵنیا بە عەزابە خۆی لەسەری. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر لاشەیە بە حرام گەورە بێ بەس شایستەی ئەوەیە ئاگری دۆزەخ بیسووتێنێ. خوای گەورە حرامی کردووە ئینسانی حرام خۆر بڕواتە بەهەشتەوە. غەش بۆ کێکەی؟ هەر کەسێک لە ئێمە لە منەوە تا ئاخر نەفەرتان و هەتا ئەو خەڵکی کە لەسەر زەویە، ئەوەی کەسابەتەکە، ئەوەی معاشیە، ئەوەی ئیشەکە، هەرچیەکە، هەمومان ڕاستیەکەی بیزانین، هەمومان میرات کۆکەینەوە. میرات کۆکەینەوە. ئەوەی کە پایایەکەی هەمووی میرات، ئەوەی بۆ خۆتی بنێری بۆ قیامەتت دڵخۆشە بی. بەڵام ئەوەی کە مردیت و لێت جێمە هەمووی دەبێتە میرات. ئەوەی باوکو باپیرمان کۆی کردەوە، کەسابەتیان کرد، ئیشیان کرد، بەڵام بوو بە میرات. ئەوەی ئێمەش دەبێتە میرات. کەواتە هەمومان میرات کۆکەینەوە. ئیمامی عومەر کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ بە فاتمەی خێزانی فەرموو ڕەحمەتی خوایان لێ بێ ئەگەر پێتە دەرهەمێکم بەرێ حەزم بە ترێی پێکڕم. خەلیفەی ئیماندارانە. وەک باسمان کرد لە سەردەمی ئەودا فەقیر نەبوو. ئەوەندە گەنم و جۆ زۆر بووە چوون لەسەر شاخەکانیان ڕژان بۆی باڵندە بیخوا. ئاژەڵی زەکات ئەوەندە زۆر بوو دەچوون لە شاخان بەرەڵایان کرد بۆی شێرۆپڵنگ بیخوا و دڕندە بیخوا، چونکە کەس نەبوو زەکات وەرگرێ. بەڵام خەلیفەی ئیمانداران خۆی ڕەحمەتی خوای لێ بێ داوای دەرهەمێک قەرزەکان لە خێزانی حەزی بە ترێ و ترێ ناتوانێ بکڕێ. لە کاتێکا لە سەردەمی ئەودا هەموو ڕۆژێ بانگەواز دەکرا لە بازاڕەکانە، ئەیان و کێ فەقیرە یارمەتی بدەین، کێ خێزانی دەوێ خێزانی بۆ بهێنین، کێ قەرزارە قەرزەکەی بۆ بدەینەوە. بەڵام خەلیفەی ئیمانداران خاوەنی دەرهەمێک نییە. بردیەوە بێگومان بردیەوە. ڕەحمەتی خوای لێ بێت. دەڵێ دەرهەمێکم بەرێ ترێ پێ دەکڕم، خێزانیش دەڵێ بەخوا پێم نییە. نەخۆی نەخێزانی خاوەنی دەرهەمێک نین. تۆش هەتا ئەوارە سوێنی ئەخۆی غەشەکەی خیانەتەکەی بۆ میرات کۆکەیتەوە مناڵەکانت، بەخوا پێویست ناکە قیامەتی خۆت بوانە بدۆڕێنی. خێزانی وتی ئەی خەلیفەی ئیمانداران، یعنی تۆ خەلیفەی هەموو مسلمانی سەر زەویت، دەرهەمێکت پێ نییە؟ وتی وەڵڵاهی ئەگەر دەرهەمێکم پێ نەبێ حەزم بە ترێ بیخۆم لەوە پێم خۆشترە لە قیامەتە لەناو دۆزەخا کۆت و زنجیر بکرێن بەهۆی تاوانەکانمەوە، بەهۆی حرام خواردنەوە، بەهۆی خیانەت و غەشەوە. جا بۆیە بزانە چۆن ماڵ و سەرۆت و سامان کۆ ئەەکەیتەوە، چۆن میرات کۆ ئەەکەیتەوە. میرات هەماڵەکانمان گشتی میرات کۆکەینەوە، بەڵام میرات بە حرامی کۆ مەکەرەوە، چونکە دوایی بۆ خۆی بووکو زاوە و کچ و کوڕی خۆن محاسەبەکەشی لەسەر تۆیە. ئەوە ژیانی دنیایە. ئەم ژیانی دنیایە بالضبط وەکو چی وایە؟ وەکو قوتابخانەیەک وایە. ئەم قوتابخانەیە دەڕۆیتە ناوی و دەخوێنیت، تاقیکردنەوە هەیە. لەو ڕۆژێک کە ئێمە لە دایک بووینەوە بالغ دەبین،
لەو ڕۆژێک کە بالغ دەبین ئێمە لە تاقیکردنەوە داین چاودێریەکی چڕ و پڕمان لەسرە زۆر چڕ چونکە هەرچی لە زمانمان دەرچێ هەرچی ئەنجام بدەین بەنهێنی بێ تەنها خۆمان بین هەمووی مەلایکە دەینووسێ چاک یا خراپ کەواتە محاسبەیەکە قوتابخانەیەکی بەڵام زۆر مراقبەیەکی چاودێریکی بەقوت و بەهێزی لەسرە بەڵام لە کۆتاییدا لەم قوتابخانەی دەرەچین چونکە ژیانی دنیا وەک خانوویەکی کرێوایە ئەگە تۆ 20 ساڵ کرێچی بی لە خانوویەکە کاتێکە لە خانووەکە دەرچووی نابیتە خاوەنی بلۆکێکی هی تۆ نییە ئەگە دەفتەرێ پارەت دابێ بکرێ نابیتە خاوەنی بلۆکێکی ئەو خانووە ئەم ژیانش بەخوای گەورە هەرچیت هەبێ بەدەستی بەتاڵ دەرەچیت چونکە لە دایک بووین پارەمان پێ نەبوو کاتێکش دەمرین پارەمان پێ نییە ئەم ژیانی دنیایەکە بەجێی دەهێڵی بلۆکێکی تۆ نییە ئەوە ژیانی دنیایە ئەم قوتابخانەش کە ئێمە تێیدا ئێستا حالێن دەژین خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕێ ڕۆژێک دێت کۆتایی بە ئیمتیحانەکەشمان دێت ئەو ڕۆژێک کە ڕۆحمان دەرچوو کۆتایی ئیمتیحانە ئیمتیحان تەواو بێ ئەمجا نەتیجەکە دەرەکەوێ کێ ناجح بووە کێ سەرکەوتووە کێش سەرکەوتوو نییە ئەوەی سەرکەوتوو بێ ئیماندارەکانە ئەوانە ڕزگاریان بۆ ئولائیکە هم المفلیحون ئەوەی ئیماندار بێ ڕزگاری دەبێ و لە ئیمتیحانی دنیا